خانة بسكوت بقربان الدب مخلج يعني يعني كل ياخذ بقربان الدب من داري من يخش نبو مالا بقى بژێوی ژیانی خراپە لە داڕماندا بژێوی ژیانی نییە چکە کابرای چکرێتیە خۆ خۆ دەزانین لەو سەردەمەدا مرۆڤێک کەوت هەستانەوەی بە زەحمەتە گەلک مەحاولەی کردو کەم ڕقەمی بکاتێ بۆ خۆی لە کرێتی ڕزگاری بە دوکانێکی کۆنەی هەبوو کە بۆ خۆی بژێوی ماڵ و منداڵ ئەوانە بەر چۆتە لای شارەوانی کە ئەو کارە بکە ئەم ڕقەمی بکە شارەوانی ڕێگای پێ نەداوە کە ڕێگای پێ نەداوە لە ئەنجامی لەگەڵ سۆرۆک شارەوانی مەقاڵی بواتەوە دەرێکوێتی ئەگەر بۆم نەکەن خۆ دەستێنم ئەمانش تهدیدیان کردو کوتیان دەڕۆی خۆ بستێنە نازانێ و کەشتەکەی واقعیەوە ڕاستێش یەکسەر چواتەوە کابرایە خۆی سوستاندووە سکاڵایان تۆمار کردووە باوکیشی و براکەشی سکاڵیان لەسەر سۆرۆک شارەوانی تۆمار کردووە سەرەتا پرسە سەرخۆشی خۆم بۆ بنەماڵی کاک دڵشاد دەردەبرم نیگەرانم بە کۆچی دوایی دیارە ئەم بابەتە لە ڕۆژی 19 مان کە کاک دڵشاد سەردانی شارەوانی کرد سعات تقریبا 11 بوو داواکارێکی پێشکەش بە شارەوانی کردووە کە شوێنێکی هەیە زەوی پارچە زەویەکی هەیە لە سنووری شارەوانی ڕێگای پێ بدرێ بەستی دروستکردنی خانوو بەڵام دوای ئەوەی کە لیژنەی کەشفی شارەوانیمان لە بەخشی نەخشەی بنەڕەتی سەردانی شوێنەکەی کردووە بۆی دیاریکردین کە ئەم شوێنە شەقامە ئێمە زۆر بە وردی زۆر بە هادیئی لەگەڵ کاک دڵشاد دانیشتین کە ئەم شوێنە ناتوانین وەکو سەرۆکاتی شارەوانی ڕێنیە ڕێگەی پێ بدەین لەبەرەوەی شوێنەکە شەقامە لە نەخشەی وەرکاری و لە تەسمیمدا و هەر کەسێکیش کە لە جێگای من بێ بەڕاستی خۆم بە مەسئول دەزانم لە بەرامبەر پیشەکەمدا هەر کەسێک لە جێگای من بێ ناتوانێت ڕێگا بکە هیچ کەسێک نەک کاک دڵشاد هەر کەسێک ئەو داواکاری هەبێ بۆیە ئەمە ئەم بابەتە دراوەتە دادگا لە ڕاوتی لێکۆڵینەوەی خۆیدا و داوای نەخشەکەی کردووە ئێمە بۆمان دەستنیشان کردووە و دەمەوێت لەسەر بابەتێک قسە بکەم کە ئەوش ئەوەیە ئەم ڕۆژێک کە کاک دڵشاد خۆی سووتان بەداخەوە هاتس کە سەردانی منی کرد گوایە کە سوکارەکەی باس لەو بابەتە دەکەن کە گوایە من تهدیدم کرد بێ یانەوە هانم دابێ بۆ خۆ سووتاندن کە باوچی یا کە سوکارەکەی باس لەسەرەوە دەکەن کە من سەرخم دابێتێ کە بەداخەوە ئەو قسانە هەمووی دوورە لە ڕاستیەوە ڕێز و حرمەتی زۆرم بۆ کە سوکارەکەی ڕێزی زۆرم بۆ باوچی بەڵام نەدەبوو بەم شێوەیە کە مامەڵە لەگەڵ کەسێکدا بکەن لەگەڵ کەسێکدا بکەن کە ئەمە شایەتمان هەیە شایەت لەبەردەستە واگەر ئەوانی شایەتیان هەیە من ملکەتی یاسام بە هیچ شێوەیە ئەم ڕۆژێک پێشتر کە کاک دڵشاد هاتووە باسی لەوە کرد کە 2 ساڵ سەردانی شارەوانی دەکا کامێڕەکانمان و هەموو بەڵگەنامەکان با دادگا بە دوواداچوونی بکە کاک دڵشاد ماوەی 1 ڕۆژ من دیتومە کە کاک دڵشادە ئەسڵەن ئەوەی کە باسی دەکا ئەسڵ و ئەساسی نییە بۆیە لە دادگاش ڕوون دەبێتەوە دادگا و دادوەر ئەمە ڕوون دەکاتەوە کە ئایا ئەم زەویەی کڕیوە یاننا هەموو ئەمانە بۆ بەرچاوی بینەران و بەرچاوی هاوڵاتیان و بەرچاوی هاوشاریانی خۆشەویست و هیوادارم هەموو چالاکوانان و هەموو خەڵکی ڕانیەش و دەوروبەریش ئەوەی کە ئەم بابەتەی پێیەوە نیگەرانە بێن خۆمان و لە ڕێگەی دادگاوە دەتوانن بە دوواداچوونی ورکەن کە ئەم شوێنە شەقامە و دواتریش بابەتی تر ڕوون دەبێتەوە لەسەر ئەوە کە وردەکاری زیاتر لەسەر ئەم بابەتە کۆکراوەتەوە و زانیاری زیاتر دەدەینیش